چەند بە دوای مێژووی پەیدابوونی جوانکاریدا بگەڕین، مێژووی کۆنترمان دێتە بەردەم، یا ڕووەک و کەرەسەی ترمان دێتە بەردەم کە بۆ خۆشتن و کەلوپەلشتن و جوانکاری بەکارهێنراوە. ڕووناکخان لە ساڵی 1939 لە شاری سلێمانی لەدایک بووە. لە تەمەنی 7-8 ساڵیەوە لەبەر دەستی نەنکی دواتر دایکی دەستی بەکاری دروستکردنی سپیاوی قەڵایی و سابوون دروستکردن کردووە. وەک ڕووناکخان ئاماژەی پێدەدات، نەنکی ئامینەخان کە بە ئامەڵاڵی شاڵی ناوی دەرکردبوو، یەکێک بووە لە باشترین وەستاکانی شار. سەرەتا لەبەر دەستی ئەودا کاری کردووە.